دانیشتوانی دوو گوندی سنووری دەشتی هێرتن لە قەزای سیدەکان و داوای کردنەوەی قوتابخانە دەکەن. لە هەردوو گوندی کاولۆکان و تاڵەجار سەرووی 7 قوتابی لێیە. ئەمە لە کاتێکدایە ژمارەیەکیان بەهۆی نەبوون و دووریان لە قوتابخانەکانی دیکە وازیان هێناوە و بە گوتەی کە سوکاریان لە ئەگەری نەکردنەوەی قوتابخانە بۆ گوندەکەیان بەشی زۆریان ناچار بە وازهێنان دەبن. يعني نسي حفظ طلباني هاي بهوي رجا دوري رجاي مكتبة كان نيوة طلبة لمكتبة دابراينا سلمى بدابرين يعني هنا زادو حفتي ناسن هنا حفتي شناسن طلبة لبولي إيشين راهية حتى بولي بمشش عرضشين شش حكومة كردية اگر کابینین لو دابنه ممنون یابین اگر قطاب خانش استا بین بنا نکره ارب بنا بی با کابینه بی هر هو کارا کبی ما ممنون حکومتی هریم بین او طلبان لو دستایل روزگار بکت خود قطابی هنا شن پلیس هذا که اصلا قطابخانه زور ازار اخون راستی لقطابخانه کی وليش سن طلبيش كمان هي لجوندة هاي لجوندة هالزار وزن لمكتبين هاي في سبيل أوي كارجا بانا كدورة تقريبا نص ساعات 10 دقائق زيادة بريء بن هێشتا مانگێک زیاتر ماوە بۆ دەستپێکی ساڵی نوێی خوێندن کەچی نارین بە دیار جانتا و کتێبەکانی ڕۆژەکانی کردنەوەی دەرگای قوتابخانە دەژمێرێت. قوتابی پۆلیسێمە لە گوندی ماوە دەخوێنم ڕێگامەشە دوورە زستانە لۆمە مەترسی هەیە سێە بارانە بەفرە ساردە ئەگەر قوتابخانە لە گوندێمە نەکرێتەوە ناچارین واز لە خوێندنەکەی بینی. پۆلی شەشم دەسمە قوتابخانەی نزایی دەخوێنم هەروها ڕێگەکەشمان دوورە تیشی چێشە دەین باران بەفران دێن لە قوتابخانە هەموو جارێک وانەیەکمان لێ دەڕۆ داوا لە حکومەت دەکەن کە قوتابخانەیەکمان لۆ دروست بکەن. ئەگەرچی ئەو گوندانە لە ڕووی خزمەتگوزاری سەرەتایی بە تایبەت ڕێگای هاتوچۆ گرفتی زۆریان هەیە بەڵام داواکاری گوندنشینان لە ئێستادا تەنها کردنەوەی قوتابخانەیە. داوا لە حکومەتێکین مەکتەبەکمان لۆ بکرێت ئەو منداڵانە لە ئەو تەلەبانە زۆر تەلەبەمان هەیە کچکەنە لەبەر دووری مەکتەب ناسە مەکتەبێ ئەوان وازیان لێ هینەیە دوو گوندان ئەبرن هەتا ئەگەنە مەکتەبی نزاری و ئانەسنەماوەردی. داواکاری دانیشتوانی ئەو دوو گوندە دەگەینمە حکوومەت و پایمەقامی سیدەکان مژدەی دروستکردنی قوتابخانەیەکی مۆدێرنیان پێدەدات. ڕەزامەندی نزیکەی 28 قوتابخانەی تر گەڕاوەتەوە ئەو شوێنانێکەوە قوتابخانەیان هەرنیە و یاخود قوتابخانەکانیان کۆنن و کەلچی خوێندنیان تێدا نییە. لە زمینی ئەوانش دوو گوند هەن گوندی کاولۆکان و هەروە تاڵەجار کە قوتابخانەیان نییە و ژمارەی قوتابیانە نزیکەی 7 بۆ 9 قوتابی ئەبێت کە ئەمەشان ژمارەیەکی هێچکار زۆرەوە هاتچۆکردنیشیان بە تایبەتی لە هاوینان و ستانان ئەستەمە بۆ گوندی نزاریە بۆیە پشتیوان بەخوای گەورە لەم ساڵشدا ئەوانش ئەکەونە بواری جێبەجێکردن بۆ ئێوانش قوتابیەکانە بتوان لە نزیکترین شوێنی خۆیان خوێندنی خۆیان درێژە پێ بدەن. لە ساڵی ڕابردوو نووسراومان پێکرد کەوا زەرورەوە هەروەها بەڕێوبەری پەروەردەی سۆران لە نزیکەوە سەردانی شوێنەکانی کرد و ئومێدین ئەوەیە کە ئەم ساڵە ئەمانش بنە خاوەنی قوتابخانەی خۆیان. بەپێی ئەو ئامارەی لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سۆران بەزاری کرمانجی دراوە لە سنووری قەزای سیدەکانی سەر بە ئیدارەی سربەخۆی سۆران 68 قوتابخانە و باخچەیەکی ساوایانی لێیە. لەو ڕێژێدا 7 قوتابخانەیان دواناوەندین و ئەوانی دیکەیان بنەڕەتین. بەمەبەستی گەڕانەوەی ئەو قوتابیانەی کە بە هەرەو کارێک بێت لە خوێندن دابڕاون کابینەی نۆمی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی لیژنەیەکەوە ناوی ئەو کەسانە تۆمار دەکات و هەوڵی گەڕانەوەی بەرخوێندنیان دەدات. بەڵام بە پێچەوانەوە لە دوو گوندی دەشتیهێتی دەڤەری برادۆست دەیان قوتابی خەریکە بەهۆی نەبوونی قوتابخانە لە خوێندن دادەبڕێن و بێبەش دەکرێن. مرشید برادۆستی زاری کرمانجی قەزای سیدەکان.